به نام خدا سلام هاورم ایوام در شینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله و رزاندی سانم نهاد ما این لخدمت ایوا بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی به دستنان پاره ل اینترنت ل پیج فیسبوکی به دستنان پاره ل اینترنت هر و حالا چنل یوتیوبی به دستنان پاره ل اینترنت با برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی به دستنان پاره ل اینترنت کمن نهاد ما این هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاو کمو که ایوا به برام براتوانن درو الکترونیکان و هر دلار امریکی به دست بهنن با وی و هیچ شکل ویدیو کانی دهاتو ل دست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تن 6 چارلاک بکن با وی هر کاتی کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاو کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ای و یا قدر کاتوا و یکم کسبن که بین ویدیو کام ببینن ها رام پیش وی بچین اثر ویدیوی امرو دو بابت کم بوی و باس بکم و یک سر چین اثر بابت اصلی ویدیو کی یکم ببورن که من چند روزی که ناتوانم جوابی کامنت کانی ایوال یوتیوب بموا چون براستی ها ران زور سرقالم من داوای بردن لیوا یکم بلام دزوترین کات دا جوابی همو کامنت کانی ایوا ادموا و دومیش اویه که سبای شما من ویدیوی کی تایبت لبواری گیم هاوشوی پابجی موبایل که بو آیفون و اندروید که ویدیوی کی زور تایبت دبه و اتوانه لری ام یاریه و کسبای من بلاوه که بو آیفون و اندروید به اتوان دراوی الکترونی و چندین NFT باش به دست بینن و تا امش مجده کی باشه و کسانی که اوانوی یاریه که هاوشوی پابجی یاری بکن و لهمان کادا بتوانن NFT و دراوی الکترونی به دست بینن ایتر برزانم با ویدیو که زور درجه پی ندین با بچیننا بابت اصلی ویدیو که بله عزیزان اما بیت کوین لجنده که هاوشوی نتورک کانه پیشوی بچینه سر ام بابت عزیزان نتورک کان زمان دیاره کن که لکوتایی دا آیا ام نتورکانه ابنا پروژه کی سرکوتو یا خود نه نشم ویدیوی لسر دوای برادرک بوی و بلاو کموا استان پروژه شاوران که بیت کوین لجنده ناوی نتورک که هیچ لکاتی و ناگری که 24 ساعت جارک دکمک دا اگرسن و دراوی الکترونی تان عدته منش نازانم که ام پروژه لعنده دا سرکوتو دبید یا خود نه بلام هر باشه ایوش بشاری بکن بو اوی ایشالا لدهاتو دا هرچنه به پروژه که چند اپ بکار بینن به تایبت نتورک کان پروژه سر بکوی و ایوا بتوان زیادترین قازانج بکن لیران عزیزان ام برنامه هم بو آیفون دبه همیش بو اندروید اسواق موبایل کتان بیت کوین لجند سرچ کن عزیزان هر بم شویه لوگوی برنامه که بم شویه عزیزان بیت کوین لجند به معنای لجند به معنای افسانه دید و تا بیت کوینی افسانه ای یا خود بیت کوینی افسانه رتبه 4.7 استیره هیا لگوگل پلی ام برنامه 100,000 کس هم اپیان دا بزاند و لیرانه اپکش 17 میگابایته لیرانه اینستال کی و نام موبایل کد کارت که اینستال بو لیرانه اوپن کد که لیرانه تا اتوانی به جیمیل و هر وها به آیفونش بتوانی بشاری لم اپی بکی و لیرانش لاگین که لیرانه کلی لسر جیمیل یکی ام باز نسوره هاوران بو اوانه که آیفونش بکار دینن اتوانن لرگه آیفون و نانوسین بکن جیمیل که دیتم برنامه وشه نهینی جیمیل که تنوسی برزانم بله عزیزان هر وکو بینیتان من به آسانی حتما و اپکه بله هم کاتی که دینن و اپکه لیرانه کودک داوای کودکتان لیکه که او کودای داخل بکن برزانم که من کودکی لجیرم ویدیوی دانیم لدیسکریپشن یوتیوب بو اوی کاتی که تو کودکی داخله که چند راوی بیت کوین لجن بلاش دادته و تا زور گرینگه کودی رفراله که من هر وقت گفتم لجیرم ویدیوی دانیم لدیسکریپشن یوتیوب کودک لیرانه کپی کن و لیرانه داخله که من لبر اوی ویدیو که فیرکاریم کاتی که دیتا لیرانه عزیزان تنها 24 ساعت جارک تو کلیک لسرم باز نیاکید هر وقت بینن که 24 ساعت جارک تو اتوانی لیرانه دراو و دست بهینید تنها پیوسته لیرانه کلیک بکید لیرانه چند باشی گرین که خواره و باوی بوی و شرح بکن باوی ویدیو که دریج نبیته و او باشانه که گرینگ من بوی و شرح کم عزیزان و لیرانه باشی جستانی پاره هیا که دواتر تو اتوانی لیرانه
دراوەکە ڕاوکێشی لێرانە فرێن هەیە کاتێک لەسەر بەشەکەی ئەبنە تیمێک کاتێکە بە کودیێوانەوە نووسینەکەن لێرانە هەرچەند ڕێفرالەکانت کوب کاتەوە 125 دراوەکە بوو توش دێت واتە زۆر باشە کودی ڕێفرالتان پێێنم دواتر کاتوانن چون کودی ڕێفرالی خۆتان وەربگرن ئادابەشی سەر هاوڕێ و دوست و ئاشناتان بکەم بۆ ئەوەی 125 سوودی پاداش وەربگرن لەم ئەپەی ئەم پرۆژەیە ئازیزان پرۆژەیەکی زۆر نوێیە کە لە ساڵی پێم وایە 2022 هاتووە ئێوەش باشداری بکەم بۆ ئەوەی ئیشەڵە کە سبەی بۆ پرۆژەیەکی سەرکەوت و ئێوەش قازانجێکی باش بکەن بۆ وەرگرتنی ئینڤێت کۆدەکەتان بۆ ئەوەی بدەنە هاوڕێن و کاتێکە داخلی یەکەن بۆ ئەوەی ئێوەش 125 پاداش وەربگرن لێرانە کلیک لەسەرەوە بەشەیەکەی ئەتوانی شێریکەی بۆ خۆت لەناو تەلەگرامی خۆت ئەزیزان لێرانە بوو نمونە شێریەکەی سندەکەی کاتێکە سندت کرد بە ڕێزانم لێرانە ڕکومندت کۆدەکتە دەدەکەوە ئێستا کودی تۆوە بوو نمونە کودی ڕێفرالی منەوە و ئێوە شاتوانە بەم شێوە کودی ڕێفرالی خۆتان وەربگرن و بدەنە هاوڕێیان بۆ ئەوەی 125 پاداشتی وەربگرن کە هەروەکو گوتم من کودی ئینڤێت کۆدەکە لە ژێرم ڤیدیۆی دانم لە دیسکریپشنی یوتیوب کودەکەی داخل بکەم بۆ ئەوەی دادانە لەم دراوەتان بداتێ هەروەکو گوتم ئازیزان ئەم درەوە هێشتا نەچوویتە ناو کوین مارکێت کەپیوە بورسی جیهانی بەڵام شتێکی باشە ئێوەش بەشداری بکەن ئەگەر سبەی بوو بە پرۆژەیەکی سەرکەوتو بوو ئەوەی ئێوەش بێبەش نەبن بە کوی گشتی نێتوۆرکەکان بەڕێزانم شانسە ئەوانەی کە بەڕاستی سەرکەوتو دەبنەوە پرۆژەی باشی دەخەنە ڕوو لە ئایندەدا ئەتوانن ئەو درەوانەکە ئێوە کووەکەنەوە لە ئایندەدا زیاترین قازانج بێەوە ببەخشێ و ئێوە بە کوکردنەوەی ئەم درەوانە کە تایبەتن بە نێتوۆرکەکان لە ئایندەیەکی نزیکدا ئینشەڵڵا هەروەکو گوتم پرۆژێکە سەرکەوتوو بێت ئێوە بتوانن زیاترین قازانج بکەن ئیترهاتینە کۆتایی ئەم ڤیدیۆش بەڕێزان سوپاسیوەکەم کە تاکۆی سابینەریان ڤیدیۆی بوون هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ